بله تماشاوان هجاب 15 روز بو هەڵبژارتنین سەرۆکۆماری و پارلەمەنتویا تورکیەمانە. ئەتمۆسفێرا هەڵبژارتنی تورکیە بە ئاوایەکی گور و بە ئاوایەکی تۆمەتێن گرانژەیەک و عالی لە هەبوو دکن برێڤە دەچە چەندی پرسگرێکین گرنگێک و ڕۆژەوا سیاسی پرۆسەیا هەڵبژارتنی دەنە یەکیش وانژی بێگومان و پرسەکە سەرەکەژی پرسگرێکا کوردە. ئەم دەرباسی دیار بکرێ ببن ڤێدات کۆچال ئاکادمیسیەن میوانێ من دەبە لەگەل برێز کۆچال ئەم دەیڤان مژاران بگرن دە سلااو بۆتە کەک ڤێدات دخوازم دەستپێکێ دەشتە بپرسم تام 15 ڕۆژمان بۆ هەڵبژارتنان یعنی بە ئارامی ئاتمۆسفێرێکی دموکراتیکدا تورکیە دێ بچێ هەڵبژارتنێ یعنی پێشبینیەتە چنە؟ Teşekkür ederim. Öncelikle سپاسان دەکەم و هەروە سوپاسی هەموو ڕەنزەرانی کوردستان 24 و کارمەندانی دەکەم سڵاوتان لێبێت لە ڕابردوویەکی نزیکدا وەکو ئاشکرایەکەوە بانگەشەی هەڵبژاردننی هەردوو هاوپەیمانێتی و کاتێک سەیری لێدوانەکانی هەردوو کاندید دەکەین بۆمان دەردەکەوێت کەمە ئەم هەڵبژاردنێکی ئاسایی نییە و بە شێوەیەکی گشتی باز لەوە دەکرێت کەوا تورکیا یاخود دەمێنێت یاخود نامێنێت واتە لە نێو ئەم دوو بژاردەیەدا هەڵسەنگاندنی بۆ دەکرێت کاتێک سەیری هاوپەیمانەتی کۆمار دەکەین ئەوەم باس لەوە دەکەن کەوا ئەگەر هاتو ئەم هەڵبژاردنە بدۆڕێنن تورکیا ڕوبەڕووی لێدەستدانی سەروەری خۆی دەبێ و بە هەمان شێوە باس لەوە دەکەن کەوا تورکیا دابەش دەبێ و وەکو بانگەشەیەکی شەڕ ئاماژەی پێدەدرێت بۆیە ناتوانین باس لەوە بکەینکەوە ئەم گفتارانە گفتارێکی ئاسایی بێت بۆیە نەفرەتێکی گشتیش هەیە بەرامبەر بە کوردی و بە کوردفۆبیا لە تورکیا لەم بارەیەوە. برێز کۆچال نوها هەر ئیرۆ نامزەتەی سەرۆکۆماری سەرۆکەی پارتیا کۆمارییا گەل کڵشتارۆ لە گۆ 10 ڕۆژێن داوی دێ ڕەوش گەلەکنە ئاسایی بە ڕەوشێکی ئاوارتە دێ ڕوو بدە گەلۆ مەترسی هەیە و ڕەوشە ئارامیێژی تێک بچێت دوو چاوا دەنرخینە. باگەرێک ئاک پارتی و هاوپەیمانەتی کۆمارکە تا ئێستا دەسەڵاتن کاتێک سەیری گوتەکانی ئەوان دەکەن بە تایبەتی دوێنێ وەزیری ناوخۆ ئاماژەی بەوەدا بوو کەوا ئەنجامی هەڵبژاردنەکان وەکو کودەتایەکی سیاسی دەبێت و قسەیکی لەم شێوەیە کرد بۆیە ئێستا دەڕۆژماوەتە بۆ هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش وا دیارە گرژیەکان زیاتر دەبێت و چاوەڕ دەتوانین چاوەڕوانی ئەوە بین کە گرژیەکان زیاتر بێت چونکە گفتە و قسەی سیاسەتوانان بووەتە هۆی جەمسەرگەری لە نێو کۆمەلگای تورکیدا و بووەتە هۆی پێکدادان و بە گژێکچوونی هاوڵاتیان هەرچەندە ئێمە ویستی ئەمەمان نییە بەڵام ئەگەر هەیە کە چەند ڕووداوێکی نەخوازرا و ڕووبدات لە تورکیا. برێز کۆچال ئەمژی وەکی کوردستان 24 هەڵبژاردنین تورکیا بێگومان دەنرخینن گاواگو ئەز تەماشە دەکەم دەنرخینم یانێ مرۆڤ دەبینە و ئالی هەردووالی تفاقا جمهور تفاقا مڵەت تۆمەتێن گەلە گران هەمبەرێ هەبوو دوودکن بەرنامەیە خۆ باوایکی زەلال نابێژن مەسەلا دێ چارەسەریا پرسا کوردە چارەسەریا پرسا ئابۆریدە چارەسەریا دادوێریەدە گەلێک پرساندە بەرنامەی خۆ نابێژن بەس تۆمەتا لە هەبوو دوودکن باشە پرس دێ چاواوەرن چارەسەرکردن. لە ڕاستیدا گەر سیر بکەین هەڵوێستی هەردوو لایەنەکان
لەبارەی پرسی کێشەی کورد بۆمان ڕوون دەکاتەوە کەوا ئەگەرەکان چۆن دەبێت لە داهاتوودا کاتێک سەیری هەردوو هاوپەیمانێتیەکان دەکەین هوداپار لە دەرەوە پشگیری هاوپەیمانەتی کۆمار دەکا و بە شێوەیەکی فەرمی نەبووتە ئەندامی هاوپەیمانەتی کۆمارە کاتێک سەیری هاوپەیمانێتی میلەتیش دەکەین یەسەب ئەواتە پارتی چەپی سەوز بە شێوەیەکی فەرمی بەشداری ئەم هاوپەیمانەتیە نەبووە و تەنانەت لە دەرەوە پشگیری لە هاوپەیمانێتیەکە دەکات لەو چۆنگەیەوە کاتێک سیر دەکەین ئاماژە بەوە دەدێت کاتێک ئایدۆلۆژیای هوداپار و هەدەپە هیچ کێشەی نییە بۆ هەردوو هاوپەیمانێتیەکان بۆیە هەردوو هاوپەیمانێتیەکە هەوڵی ئەوە دەدەن کە کورد لە بڕیاردا دەنجیان نەبێ و ناویان نەبێت هەم هاوپەیمانەتی کۆمار و هەم هاوپەیمانەتی میلەت چەندین تۆمەت ئاراستە یەکتر دەکەن بۆ نمونە کاتێک هاوپەیمانەتی میلەت ڕەخنە لە هاوپەیمانەتی کۆمار دەگرێت باسی هەدەپە و هەدەپە دەکات و بە پێچەوانەش بە هەمان شێوە کاتێک سەیری کاندیدەکانی دیکە دەکەین ئەگەر بێت و ڕەخنە لە هاوپەیمانەتیەکان بگرن باس لەوە دەکەن کەوا کورد بەشدارە و تۆمەتی پەکەکە دەخەنە سەر هەردوو هاوپەیمانێتیەکە بۆیە بانگەشەی سەرەکی هەردوو هاوپەیمانێتیەکە لەسەر کوردۆفۆبیا کوردفۆبیا وێناکراوە و نەخشێنراوە بۆیە دوای هەڵبژاردنەکان هاوڵاتیانی کورد وا دیارە ڕوبەڕووی چەندین تەنگژە و نەهەمواری دەبێتەوە بە بۆچوونی من دوو ئەگەر هەیە لە دوای هەڵبژاردنەکانی چواردەی ئایار یا ئەوە تا کورد بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی باش کورد دەتوانێت بەشداری لە دەسەڵات بێت یاخود دووبارە کورد دەخرێتە ژێر چاودێری سیاسی و فشارێکی زۆریان دەخرێتە سەر و لە دەرەوەی چوارچێوەی سیاسەتی تورکیا دەمێنرێنەوە من بۆ چونم وایە کەوا بژاردەی دووەم زیاتر نزیکە چونکە هاوپەیمانێتیەکان و کاندیدەکان ئاماژەی کوردوفۆبیایان هەیە لە بانگشەی هەڵبژاردندا بە هەمان شێوە هەردوو لاش ئاماژە بە پیشەسازی چەک دەکەن و بانگەشەی بۆ دەکەن بۆ نمونە فڕۆکەی بێفڕۆکەوانی و فڕۆکەی بێفڕۆکەوانی چەکدار و هەموو ئەم جۆرە چەکانە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە لە داهاتوودا ئەگەر هەیە ڕژێمێکی شەڕ دروست بکات. Spasiyatetkim Brez Vedat Koçal, akademisyen ji Diyarbakır'a gelmem.